دواتر ئەمان لە جیرۆی سەرۆشی شارەوانی سەرەڕای نیگەرانی و ناڕەزایی زۆرینەی فراکسیۆنەکان ئەنجومەنی پارێزگای هەولێر بە زۆرینەی دەنگی ئەندامانی پێکهاتەی ئەنجومەنی شارەوانیەکانی پەسەند کرد. لە کۆی 21 کاندید بۆ پۆستەکان 19 کاندیدیان بە زۆرینەی دەنگ تێپەڕاند. هەرچەندە فراکسیۆنەکانی دیکە ناڕەزایەتیان لەسەر شێوازی بەڕێوەچوونی پرۆسەکە هەبوو، بەتایبەت کە کاندیدەکان لە بەردەم ئەنجومەندا ئامادە نەبوون. بەڵام لە کۆبوونەوەکەدا فراکسیۆنی پارتی لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بە پاڵپشتی کە منەتەوایەتیەکان پرۆسەکەی تێپەڕاند و فراکسیۆنەکانی دیکە دەنگیان نەدا. لای خۆشەوە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت بەپێی یاسای ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵات دراوەتە ئێمە بۆ دیاریکردنی ئەنجومەنی شارەوانیەکان. کۆبوونەوەی ئەوڕۆمان تایبەت بوو بە دەنگدان لەسەر پەسەندکردنی ئەنجومەنی شارەوانی شاری هەولێر و ئەمەش پاڵپشت بە نووسراوی پارێزگای هەولێر کە داوای لە ئێمە کرد ئەو ئەنجومەنە تەشکیل بکرێ. ئەو ئەنجومەنەی پێشتر ناوێت کە بە دەنگدان هاتبوو، ئەمە لە ژێر چەتری ئەنجومەنی پارێزگا دەبێت، چونکە ئەنجومەنی پێشتر هەڵبژێردرا بوون، ئێمە نەمان دەتوانین محاسبەیان بکەین وەکو ئێمە هەڵبژێردرا بوون. بەڵام لە ساڵی 2001 دوای 19 ساڵ ئێستا ئێمە تەشکیلمان کردەوە، کار و خزمەتگوزاری خەڵکی شاری هەولێر ڕاوەستایە، ئێستا لە ئێستادا تەشکیل دەکرێتەوە و ئەو ئەنجومەنە دەکەوێتەوە کار و زۆر نۆرماڵیشە پرۆسەیەکی دیموکراسی کە ئێمە هەمومان متفق نەبین لەسەر یەکشت. سەرۆکی فراکسیۆنی یەکگرتوو لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت ڕێگە نەدراوە ئێمە بە وردی تاوتوێی سیڤی کاندیدەکان بکەین، تەنها بۆ دەنگدان لەسەر یاداشتەکە نێردراوەتە ئەنجومەنی پارێزگا. دەبایە ڕنگدانەوەی ئەو ئەنجومەنە ئیعتیباری لە بۆ هەموو لایەنەکانی تریشدانا بە دەنگ و ڕەنگە جیاوازەکانیش تێدا بە، نەک تەنها حیزبی دەسەڵات. ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد لە ناو ئەو 21 کەسە تەنها حیزبی دەسەڵاتەوەی تر ئەوەی دەنجی پێنەدا سەرجەم فراکسیۆنەکانی تری دەروی حیزبی دەسەڵات بوون بە فراکسیۆنی یەکێتیتەوە گۆڕانتەوە یەکگرتووە هەموو فراکسیۆنە لەبەرەوەی شتەکان بەوان هاتووە نووسراوێکە ئەوان لەسەریانە دەنجی پێ بدەن بە منطقی کەمینە و زۆرینە بیڕوێنە، یعنی ناتوان دەستکاری بکەن. بۆیە ئەگەر تەمەشا بکەین ئەو نووسراوی پارێزگار ڕەوانەی کردبوو هەر ئەو نووسراوە بوو کە دەنجی لەسەر دراوتەوە. ئەنجومەنی شارەوانیەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان کە لە ساڵی 2001ەوە هەڵبژاردنیان ئەنجام نەداوە و ماوەی یاسایی کارکردنیان بەسەر چووە، 6 ساڵە داوای پێکهێنانەوەیان دەکرێت. دوجاریش پارتی لا پارێزگای هەولێر بە هێزی زۆرینەی دەنگدان لەسەر پێکهاتە ئەو ئەنجومەنانەی لە سوودی خۆی تێپەڕاند و گوێی بە نیگەرانی و ڕەخنەکانی لایەنەکانی دیکەی ناو ئەنجومەنەکە نەدا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.